لەم چەند ڕۆژەدا ینی بارانێک باریوە لانی پەیوەنددار بە کەشناسیەوە باس لەوە دەکات کە ڕێژێ بارانبارینەکە تا ئێستا باش بووە دەکرێت بە جۆرە پێشبینیەکانیش کە لە چەند ڕۆژی داهاتوودا بە هەماشەوە بەفربارین و بارین بەردەوام دەبێت ئەمە هەواڵێکی دڵخۆشکەری هێناوە بەوەی کە بەشێک لە بەنداوە بچووکەکان سەر ڕێژیان کردووە لە بەنداوە گەورەکەی دوکان و دەربەندی خانیش بە ئاستێکی بەرز ئاو بەرز بۆ تۆلوێت دەمەوێت زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەم حاڵی بەنداوەکان ئێستا چۆنە ئەوش لەگەڵ بەڕێز ڕەحماخانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە وەزارەتی کشت و کاڵ بەڕێزان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت بەڕێز ڕەحمان سڵاوت لێبێت لەگەڵ ئەم بارانەی کە باریوە حاڵی بەنداوەکان ئێستا چۆنە باش بووە؟ سڵاو لە ئێوەش لە ڕاستیە ئێمە سێ شەپۆلی پێشووتری بارانبارین زۆرترین ناوچەکانی با بڵێن ناوەڕاست و خواروی عێراقی گرتبووەوە کەمترین باران لە ناوچەکانی هەرێمی کوردستان باری بوو بە تایبەتی ناوچە شاخاویەکان یان ناوچە بەرزایەکان بەشی زۆری ئەو بارانەی کە پێشووتر باری بوو لە ڕاستیە هێڵی مادەی 140 گرتبوو تا خواروی عێراق بەڵام مەوجەی ئەم دوێنێوپێرێ کە مەوجەیەکی باشتر بوون بەڕاستی بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بارانی باشی لێباری بوو کاریگەری هەبووە بۆ زیادکردنی ئاو لە بەنداوەکانی ئێمەش و بەنداوی دوکان و دەربەنی خان وەکو لە راپۆرتەکە باستان کرد هەردووچان لە دوێنێەوە داهاتی ئاویان زیادی کردووە تەنها لە ماوەی 24 سعاتی ڕابردووە 24 میلیۆن مەتر سێجا لەو دوو بەنداوە داهاتی ئاو هەبووە و ئێمە لەو 24 میلیۆنە تەنها 5 میلیۆنی بربردراوەتەوە 90 میلیۆنی خەزن کراوە و بەنداوە بچووکەکانیش بەشی زۆریان پڕ بوون و سەرڕێژیان کردووە و هەندێکیشیان ڕێژەیەکی باش ئاستی ئاویان بەرز بووتەوە. لە ڕاستیە ئەگەر بەنداوەکانی ئێمە بەراورد بکەین بە بەنداوەکانی تر لە سەرتاسەری عێراقا ئاستی ئاو لە بەنداوەکانی ئێمە ڕاستە لە ساڵی پار کەمترن بەڵام بە بەراورد لەگەڵ بەنداوەکانی تر زۆرترین یەدەکی ئاو لە بەنداوەکانی ئێمە هەن و ئەو بارانەش کە پێشووتر باریون تا ئەمڕۆ ئەوەی بەپێی ئەو زانیارانەی کە بڵاو کراونەتەوە لە ڕاستیە لە زۆربەی ناوچەکان بارانی ئەمساڵ کەمتر بووە لە ساڵی پار بە تایبەتی وەکووتم لە ناوچەکانی سەرەوە بۆ نمونە گەرێمە تەنها هەولێر باس بکەین زۆربەی ناوچەکان بارانی کەمتر بووە لە ساڵی پار جگە لە تەقتەق و کۆیە کە بارانێکی زیاتر باریوە و هەروها دۆکیش تۆزێک لە پار زیاتر باران باری بوو. یعنی بە شێوەیەکی گشتی ئێستا ئەو بارانەی کە ئەمساڵ باریوە لە وەرزی بارانبارینەوە تا ئێستا ڕێژەکەی کەمترە لەوەی کە پار هەبوو؟ بەڵێ لە زۆربەی ناوچەکان بە تایبەتی ناوچەکانی سەرەوە ناوچە شاخاویەکان پارێزگاکانی خۆمان سلێمانی هەولێر و وەکووتم تەنها لە دهۆک نەبێ ڕێژەی بارانبارین تۆزێک زیاتر بووە لە ساڵی پار بەڵام وەکو ئەزانرێ ینی هێشتا سەرەتای ئێمە مانگی 2-3 ماوە مانگی 4 ماوە هیوادارین مەوجەکانی داهات و شەپۆلەکانی داهات و بڕێکی زیاتر باران بارێەوە بۆی بتوانین ئاوی زیاتر خەزنکەین لە پۆندەکان لە بەنداوەکان بۆ ئەوەی هاوینی داهاتوو بتوانین ئاوی خۆمان مسۆگەر بکەین و بەڕاستی وەکو پێشتریش باسم کرد ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو پلانمان هەیە بۆ ئەوەی سوودێکی زۆر لەو بارانەی ببینین کە لە داهاتووە ناوچەکانی ئێمە ئەگرێتەوە. زۆر باشە. باش ئەگەر بەراوردێک بە بەنداوەکان بکەین لەوەی کە تا ئێستا بارانباریەوە لە چاو ساڵی پار ینی بەنداوەکان پار باشتر بوون یان ئێستا تا ئەو کاتی ئێستا ئەمە جگە لە بارانبارین ئەوەکو وتم ئێمە لە بەنداوە بەڵێ لە بەنداوە بچووکەکان ئەو بەنداوانەی کە هەمانن زۆربیان پڕ بوون و ئاستی ئاویان باشە چونکە بەشی زۆریان نەکەونە خواروی بەنداوەکانی دوکان و دەربەنی خانەوە بەڵام دوکان و دەربەنی خان لەبەرەوەی 2 ساڵ لەسەریە گوشکە ساڵ بووە و بەڕاستی ئاستی ئاو لە ئاستێکی نزمترا بووە بۆیە بە تایبەتی مانجیەک کەمترین داهات لە تۆماری داهاتی ئاو تەنانە لە تەواوی عێراق و هەرێمی کوردستانشا کەمترین داهات تۆمار کراوە لە ماوەی 90 ساڵی ڕابردووە کە تۆماری داهاتی ئاو لە عێراق تۆمار کراوە ئەم ساڵ تا ئەم چەند ڕۆژەش کەمترین داهاتی ئاو تۆمار کراوە ئەوەشمان لەبیر نەچێ ئێمە ئەم ساڵ
بەسەر 2 ساڵی وشکە ساڵا بارانباریوە، ینی 2 ساڵ لەسەر یەک وشکە ساڵ بووە، پێویستمان بە بارانێکی زیاتر هەیە بۆ ئەوەی قەرەبووی ئەو زیانانە بکەینەوە کە بەهۆی وشکە ساڵیەوە زەویزاری هەرێمی کوردستان و تەواوی ناوچەکە تووشیاتوە. باشە کاک ڕەحمان بە لەبەر چاوگرتنی ئەوەی کە لانی پەیوەنددار بە کەشناسیەوە دەڵێ لە چەند ڕۆژی داهاتوو بەفربارین و بارانبارین بەردەوام دەبێت، ئەمەش لە بەرچاو بگیرێت، ینی دەکرێت بڵێن مەترسی وشکە ساڵی تێدەپەڕێنین بۆ بارانی کە باریوە بۆشی کە پێشبینی دەکرێت ببارێت. بەڵێ وەکووتم هێشتا ئێمە 3 مانگمان لە پێشاماوە و هیوادارین بارانی زیاتر ببارێ، ئەو بەفرەی کە لە شاخەکانە باریوە گرنگیەکی زۆری هەیە بۆ ئێمە، ئەوە جۆرێکە لە داهاتی خەزنکراو لەسەر شاخەکان. بەڕاستی ئەمە چاوەڕوانی بارانی زیاترەکەین، وەکو ئەوترێ لە مانگی دووەوە داهات زیادە بێ و بارانیش زیاترە بێ لە مانگی یەک، ئەوەش با بڵێن پێشبینیەکی دڵخۆشکەرانەیە بۆ ئێمە، بە هیوای ئەوە پلانماندا ڕشتووە بۆ ئەوەی ئێمە ئاوی زیاتر کۆکەینەوە لە بەنداوەکانی خۆمان. بڵێ ڕێز ڕەحمان خانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە وەزارەتی کشت و کاڵ لە هەولێرەوە لەگەڵمان بی سوپاس بۆ تۆ کاک ڕەحمان.